دام باش مشتو مرو دبیت جبو دستنیشان کرنا کاندیدان جبو هلبجاتین سروکاتیا امریکا ل 2024 دست پی کرنا یکم برک راوستاندنا بر بجیرین کماری گرم بو هفدم تاوانبار کرنا سروکی بری امریکا دونالد ترامپ د 4 کیسین جدا دا ترامپ کو پیشنگ لیستا وان بر بجیرین کماریانا ل دبیتا یکم آماده نبو دبش دوام ای برنامه چاوی واشنطن دا امی وی مجاره بشارزای کی سیاستین پارتیا کماری را گوتو بیش بکن لید بشی یکم دا من میوانک دی هیا بر پرسکی بری حکمت امریکی بو وکا ریک خری دیجی تیروری لوزارت درو و بالیوز لوزارت درو امریکی بو کارن تیروری کار کریا امی جوی بپرسین که چندی گفا کمالن تیروریستی بتایبت داعش لسر جهانی مایا بخیر هاتن شعبي واشنطن از داخل شموه فيا دمك بسود مفا جوارا دخازم جارك هذه بخير هاتن شعبي واشنطن رایدار نتوین یگرتی هوشداری دان انجمنی آسایش نتوین یگرتی کو رخصتیا دولتا اسلامی داعش و کومالن گریدایوی بردوام گفین جدی درست دکن نهاجی او رخصتینا و نیازا ایریشانجی هیا د کنفرانس کی تایبت داجبو اندام انجمنی نتوین یگرتی ل 25 ماهشت تباخی بری چند روزان ولادیمیر فورونکوف جگری سکرتری گشتی اوفیسا بر هنگاربونا تیرور لنتوین اگرتی گوت رخصتین تیرورست هشتا هرشای جدینا لسر وان ولاتو دفرین کو شرو کشلی هنا داعش و گروپ نگریدایوی لحرم ناکوک و ولاتین جیران مترسیه که جدیا بردوام دسپینن لآستا مترسیه لحرم بپف چون کیمه اف آنالیزه تفلهوی چارچوه تایبت و دینامیکیا کو اف گروپ چاوه تفدگرن و پیش فدچن و باندورا وان لسر آشتی و اولهی ناونتوی چیه نشان ده چند اف گف مزنن چما هطانها داعش چالاک بالتایبت لسوريا و لعراق جي حول امريكا و جواكا نفنتوي دي شر داعش دا دي چه قناغدنا افسرکی بری یه حکمت امریکی که سال 2017 حتی 2021 وکر خری و بالیوزی حول دجا تیروری کار کریا و او پیشوانیری تایبتی هف پیمانیا جناف برنا داعشی بو لوزارت دروا یا امریکی نها او شارزای سازیا اطلانتیک کانسلا لیور لواشنطن انتونی سیلز زور سپاس جبو دميوا بخير هاتن دنگي امريكا دخواز بزانم باوريا و چيل سر گوتنا نتويني گرتي مثلا شر ديجيتوري داد لفان روجان از باور دکم گلک رونو آشکرای کو داعش هشتا گفه لسر امریکا لسر جهان روشاوا لسر هرما کنداوی و براستی لسر همو جهانی دوی اموی خلطیه نکن و هزر بکن کو ارد و دورن بناو خلافت اسلامی هاتیش ناو برن بری چند سالان ماناو او کو گفه داعش در باز بویه داعش کتیه لبداوی نهاتیه و دما تو بری خوب بده نقشا افریقا و دما تو بری خوب بده چالاکین تروریستی لعراق و سوریه دبینی کو داعش او دولتا بناو خلافت نینه لوی حتی نها شیان هیا شری بکد و شیان خوین رشتن هنه شیان پکینانا تندو تیجیان لسر آستکی برفره هیا بنمونه لافغانستان گروپا خوجهی یا سر به داعش و بناو ولایت اسلامی لخراسان لدو سال بوری بر بسیار بوجه 400 هرشان و کشتن 2000 کسان لافغانستان و حتی پاکستان هفت سنور گفا داعش گلک مزنه دوید امریکا و حوالبند نوی بردام لسر دانان فشار لداعش و گروپن گریدای و لسرانسری جهانه لوی دمی بگشتی چاپ لسرگفن چینه لسرگفن روسیه اول نبوه واتیت که مزناهی خطر آوان دو نیارن امریکا و حوالبند نوی دوره لدوی چاپ ما لسر داعشه به چونکو اگر مره دا داعش گشه بکه بی برسینگه و وره گرتن او ده دلیوه بینه پتر تندو تیجیه و خون رشتن درست بکه تو چه بيجي لسر إيريش النهال أو داعش دكن اللي قالك جهان تايبج سوريا دا چندي أو خطرن
I think we do need to از باور دکم دوی ام هردم هزرا داعش د عراق و سوریه دا بکین. جارا یکم لویره داعش سر هلدا و لوی داره او بو دیاردکا جهانی. بری کو چند کومالین هفسوزین وی لافریقا و افغانستان و باشور روشالات آسیا درز ببن آسه گهن وی لعراق و سوریه دابون. هرچند داعش چه جعرد وان ولاتا نگرتیه لوی هشتا بصدان اگر نه به هزاران شروان هنه و هشتا چک دست دایه. هشتا خلک هفسوزین وی هنه. افجا ام دبینین شروان داعش ایرشان دکن سر کردن عراق وکو بردوامی کار وان دکری. همان کشتن کاری داعش دکری دم دامزراندنا کیان بناو خلافته. افجا جبر کو داعش ایدی کنترول اردنا که معناوی نه او کو او ایدی نه خطره او خطره کامازن لسر خلک عراق و سوریه و خطره که لسر کماهین اولی و نجادی لحرمه دوید ام بردوام فشار لسر بهلین. بری چند روزان بری چند هفتیان بیروریان نهی آسال بگرا ایرشا داعش بولستر شنگالی هر جارك اف بيروريتي كرن يعني اف روجال بيرامتي بسياركتي بيرامه قالوا شيانا ريغرتني لإيريشن داعش هبو يان بتاعي بلجي قالك جهان ديزانيكو او كومالا الودري هيا الوي هريمي هيا وخليك داخوا اماده دكا. Well, I think the most important thing باشه تشتی هر گرین کو ام دکاریم بکین دما بحثی بازار وره لسر داعش و تاوان نوی لدیجی سویلان و مدنیان انجام داین او ام ریگریه لدو باربون آوان بکرین. دوید قربانیان وان تاوانان ورن چاره سر کرن دوید عدالت برقرار به. لیجه هر تشتکی گرنگتر او ام پشراز بین کو ایدی داعش او شیانه نینه جارکادی لپیش روژ تاوانان لدیجی مدنیان بگناه انجام بده دوی ریگری ارک پیشین به. از باور دکم صدم کو ام ندوی قناغه دابون کو ریگری لتاوانکاریان بری لدیجی مدنیان لشنگال و لجهندی بگرین او بوچون کو امریکا لسال 2011 هزین خوش عراق فکشاندن. ما هزر دکر کو ارک مجب جبو لی براستی ارک مجب جه نبو. دیار بو کو دما امریکا هزین خوش ولاتن لاواز ولاتن کو شر و هفچون تدا و تندوتیجی تداوت کشینه والاهی پیدا دبه و یک تشتی کو گروپین تروریست باش دزانه او چاواوی والاهی پر بکه دوید اموی شاشتیه دوباره نکین. دنبیسینا خدا بری چند سالان و بسیار کردی و گوتنا تاوید بیامد اینه و یه که بسیار دیگه کابوت حکومت هنگ جاران دستین خود گرتی یعنی گری ددا دمجارا اپراسیونین آسایشان اجتماعی دا به باوری آوا شر داعش دویر چارچوبه دبو. I think what happened از باور دکم یا کل سال 2011 و سالن بدورا پشتی وکیشان هزین امریکا قومی او بو داعش خوب بشوی که مدرن دامزراند و ام پی حساین و پی آگدار بون. داعش شیا در فتح جوالاهی اولکاری ورگره جبر چند اگران. لسردم ریوبریا اوباما امریکا خواست را گهینه کو ارکویل عراق جبه جبو. افجا به چه صدمین سیاسی یا نافخوی یا جبر اولهیین جیوپولیتیکن جدا جدا کو لسر کوش کاسپی هاتین سپاندن. براستی گلک فاکتر هبون جبو و بریاره. لی یک تشت هیا آشکرا یا حاشا لینا ایتا کرد. دما امریکا هزین خوش عراق درخستین و عراق جقدر و راهشتی در کفت کو دزگهن آسایش عراق پربون جخراب کارن ین کو چندین سالان بو ده عراق ده گرتی بون. اوی دمی به القاعده دهاتن ناس کرن. لیگه شکر ناوی دست بکر هم دواره به حزبون آوانده و هم به جمارا وان. وجبر بریار آواشتن جبو درخستنا همو شیان خوش عراق امریکا ندوی آستی دابو آماده به دست به آلیکاری عراقیان بکه حتی براوانی جخو بکن و سازی و دزگین حکومتا خوب پاریزن و گل خوب پاریزن و یا جهمیه گرنگتر خوش و گفا مزن بپاریزن و چند سال جمراویان حتی ام بکارین وگرین یاریه که ام بکارین آلیکاری عراقی هم بکین و وان گفان جناب ببین. امی فکرن وی کنفرانسی نتوین ایگرتی کو بری یا بری اوفیسا برهنگاربونا تیلوری ناتالیا گرمن جبو انجمنی آسایش داخفت و گوت کو راستا عرض فرهد جر کنترول داعش دا نمایا و چالاکین ویجی و برینا لشرنا کوکین لولات روشلات کو دبن صدمی مان و بردوامیه و کمالات روستی ام گه بدن گوتنین وی کار بدستان نتوین ایگرتی و امی فکرن جم میوانی خوا جبو ام باوریایی بزنه.
Çalakiyên terorîstî bi giranî di çarçoveya pevçûnên hêyî de berdewam in. Wêneyekê jeopolitîk ya perçebûyî bo dewletên endam kêşeyên zêdetir ava kiriye û çareseriya nakokiyan dijwartir kiriye ku di nav de hebûna komên terorîst yên li gelek hereman tevdigerin, derketina heremên nû yên pevçûnê û zêdebûna tevlîheviyên di rewşên şerê çekdarî de jî hene. ئایتن باوریاوەر سەرگوتنین vê خانمی. I think it's clear that terrorist groups Ez bawer dikim grûpên terorîstiyên wekû Daeş û Elqaîda baş dizanin çawa derfetê ji şer û bihevçûnan bibînin û ji qazanca xwe ra bikarbînin. Bo nimûne berê xwe bidene Efganistanê li 2 salên borî ji demê ku Talîban vegeriya ya ser da salatê piştî vekeşana Amerîka, grûpa Xurasan ya ser bê Daişê ve çendî qazanc ji şer û nakokî û girjiyên Efganistanê wergirtiye ji bo armancên xwînî bi encamdana hêrişan ne her de Efganistanê de belkû di Pakistana hev sinor da. Yan tu dikarî berê xwe bidiya rewşa asayîşê li Rojavaya Efrîka ku gelek bi şarezayî û zanabûn qazancê ji girjiyên siyasî û nearamiya navxwîyî wergirt. Ji ber vê rastiyê hikûmetên xwe cî ne serkeftin di parastina xelkê xwe da. Ev renge şer û bihevçûn alayên Sûrin ji Daişê û komelên diyên terorîst ra ewca oksijîna pêwîst dide wan heta agirê berdewamiya kiryarên xwînî gur bikin. Birêka êrişên xwînî li ser medeniyên bêguneh. Divê hevbendiya cîhaniya dijî tîrorê çi seredeyî bike digel malbat û xêzanên Daişê ku di kampên Sûriya de girtîne. This is a very, very difficult. Ev pirsgirêkeka gelek û gelek alûze û tirsa min ew e hêşta cîhan baş agahdarî wê nebûye. Çend salên Amerîka hevalbendên xwe yên Rojavayî û welatên serdaserî cîhanê han dide heta ku wan şervanên Daişê di zindanên Sûriye de û malbatên wan di kampa da wergirin. Mirov bi hejmarên wan matmayî dimîne. Em behsa bi sedan û bi hezaran çekdar û endamên malbatên wan dikin. Ew nifş û berebabê dahatiyê Daişin. Divêt ew zarok di kampên Sûriye de mezin dibin vegerna welatên xwe yên esel. Divêt xizmetên civakî ji wan re werin berdestkirin. Divêt ew werin perwerdekirin. Tu dev ji wan berdî û di kampandan di deştê bihêlî bihîviya ku ew baş bin qet pirsgirêkê çareser nakin. Bi rastî hêştina wan di kampa de bi sanahî peydakirina delîva afirandina radîkalizmê ye. Ew xilafeta paşa rojê ne. Tu vê çandina xilafeta dahatî di wan kampan da ye. Berpisyaretiya çareseriya bitinê ya welata ye ku wan hevwelatiyên xwe vegerînin. Ew ên tawankirin bibin pêşdadgehê. Ew ên ku qurbaniyên Daişê ne bixin nav bernameyên civakî heta ji ser rêya radîkalizmê werin ladan. Ji ber wê em gelekê giringî deyne wê konferansê netewênê girtî ku em zanin netin li wî konferansê netewênê girtî ku li 25 vê mehê tebaxî bi berî çatrojan yek ji qurbaniyên Daeş xanimek Şingalî bû Ferîde Abbas Xelef seroka rêxistiya Ferîde ya cîhanî axift û daxwaza alîkariyên bi rengên cuda ji alîkariyên diravî ji civata nîv neteweyî kir. Em guya xwe bidê. من دوید از داخوازا پشتگیریا زیدتر با قربانی و رزگاربویان بکم قربو کرن نه تنه داراینه بیک آنینا دادپروری زیده گرینگه. هلبت نيتن دي كونفرنسا كي دينا توني كده المهادو يعني جبينا قالك ما اظن بو او بيش نيازا دكن يك شوان بيش نيازا او اليكاريا قربانيان جبونا هلانا داعش يعني جبونا هلا كومالين تيرورستي. Well, it's essential to help the victims. Ev pirsgirêkeka gelek û gelek alûze û tirsa min ew e hêşta cîhan baş agahdarî wê nebûye. Çend salên Amerîka hevalbendên xwe yên Rojavayî û welatên serdaserî cîhanê han dide heta ku wan şervanên Daişê di zindanên Sûriye de û malbatên wan di kampa da wergirin. Mirov bi hejmarên wan matmayî dimîne. Em behsa bi sedan û bi hezaran çekdar û endam malbatên wan dikin. Ew nifş û berebabê dahatiyê Daişin. Divêt ew zarok di kampên Sûriye de mezin dibin vegerna welatên xwe yên esel. Divêt xizmetên civakî ji wan re werin berdestkirin. Divêt ew werin perwerdekirin.
تو دف جوان بردی و د کمپاندان د دشته بهلی بهیویا کو او باش بن قد پرزگریک چاره سر ناکد. براستی هشت ناوان د کمپادا بساناهی پیدا کرنا دلیوا آفراندنا رادیکالیزم هیا او خلافتا پاشا روژنه تو و چاندنا خلافتا داهاتی دوان کمپان دایه بر پسیارتی یا چاره سری یا بتنه یا ولاتایه کو وان هولاتین خو وگرینن او این تاوان کرین ببن پیش دادگه او این کو قربانیان داعشنه بخن ناف برنامه جواکی حتی جسره یا رادیکالیزم ورن لادن. بصير داوي لسر بحث التيروريا لأمريكا ومسألة كامبينا هالبجاتنان ين بارتيا كوماري بري چند رجابون وبقشتي لأمريكا چما ام بحث شر التيروريا نابي سنير الأمريكا دمي كامبينا هالبجاتنان ده. Well, I think a lot of people راست گله گرنگ آریکاریا قربانیان ایرشن داعش ورن کرن قربانیان تاوان و جینوسایدا کو داعش لدجی گلک مدنیان بیگناه کری دما تو چیروکن غمگین ین درد و مینتن وان کسان دجیر حکم داعش داده پیسی و دما کو داعش عراق و سوریه دایه برخوبوی صدم کشتن و ویرانیه دما تو وان چیروکان دبیسی دلیتا پر بغم دبه پشتیوان همو سالان هشتا مالبات قربانیان بهیویا عدالتینه هشتا او بهیویا داوی هاتنا درد و ایشن خونه دوی امر لهر رنگه که تاوان و ظلم و زورداری لپاشاروژ بگرین دوی او ارکه یکم به دوی ام پشراز بکین کو تاوانبارین وان ایش و آزارم به جزا رزگار نابن یان جارکادی قربانی بکونا آستان گندی و جه ایش و دردان بنالن دوی ام چاوه خو بدین وان کسان کو ظلم و زورداری به سریوان هاتی افجا چه به دادگه کرنا تاوانبارن لدادگه نشتیمانی یان لدادگه هندی یان جی بره یا بردست کرنا و پیدا کرنا خدمت جواکی کو آلیکاریا درمان کرنا برین وان بکه پیدوی جواکا نفنتوی امریکا و حوالبنده و پشراز بن جوابداریا هجی وان قربانیان بردست به. Thank you so much, Nathan. Thank you very much. نايثن سيلز شارزاي سازي أطلنطيكان صلفر لواشنطن وأفسري بري وباليوزي حكمة أمريكي بوري خاري هاولين دجا تيروري وبيجفانيري تايبتي هف بيمانيا جناب برنا داعشي بول وزارة الدرفا يا أمريكي أم قالك سباسيا بدكين بشتي فينا بري أمي فاقرن جاموا ومجارا بشي دوام كاتشاوا یا چاوی واشتن هلبت کو تایبتا بدبیتا بربجیرین کماری جبو دست نشان کرنا کاندیده کی جبو هلبجاترین سروکاتیه. جاری کتر بخیر هاتنەوە چاوی واشنطن یەکەم مشتومڕی ڕوبەڕووی هەشت لە بربژێرە کۆماریەکان بۆ کاندیدی سەرەکی حزبی کۆماری بۆ هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی لە ساڵی 2024 لە شاری ملواکی ویلایەتی ویسکانسن بەڕێوەچوو. هەموو کاندیدە کۆماریەکان بێجگە لە داناڵد ترامپ لەسەر سەکۆی دبەیتەکە ئامادە بوون و مشتومڕیان لەسەر چەندین پرسی سەرەکی نێوخۆیی و درەوەییان کرد و بیرروڕای جیاوازەکانی خۆیان لەسەر ئەو بابەتانە کە بەلای دەنگدرانی کۆماریەوە گرنگن خستە ڕوو. ئەمە بابەتی بەشی دووەمی بەرنامەی چاوی واشنتنە و لەم بەشەدا میوانداری بەرز کامەران کوردی دەکەین کە چالاکوانێکی کوردی ئەمریکیە لە دانیشتووی شاری ناشڤر لە ویلایەتی تەنووسی دەکەین. زۆر سوپاس کا کامەران بۆ بەشداری جەنابەت لەگەڵمان لەم بەرنامەیەدا. ڕێگامان پێ بدا بچینە راپۆرتێک لەسەر ئەم دبەیتە و دەگەڕێنەوە لای تۆ. جارە کۆماریەکان لەم خوێ هەڵبژاردننی کاندیدی سەرۆکایەتیدا مشتومڕێکی دوو کاژمێری لە نێوان پاڵێوراوەکاندا ڕووبدات بەبێ ئامادەبوونی سەرۆکی پێشوو دانالد ترامپ کاوە یەک لە بەڕێوەبەرانی دیبێتەکە وتی ئەو فیلەی کە لە هۆڵەکەدا نییە وەک ئاماژەیەک بە دانالد ترامپ کە یەکێکە لە پاڵێوراوەکانی کۆماریەکان بۆ بوون بە کاندیدی سەرۆکی حیزبەکە لە ڕاوەرگرتنە گشتەکانیشدا لە پێشهەمیانەوەیە. هەندێک لە پاڵێوراوەکان وەک جێگیری سەرۆکی پێشووی ترامپ مایک پێنس یاخود فەرمانڕەوای پێشووی ویلایەتی نیوجرسی پێیان وایە کە ترامپ شیاو نییە بۆ خۆ کاندیدکردنەوە بە هۆکاری ئەوەی وەک ئەوان دێڵێن کە ڕێزی لە دەستور نەگرتووە جگەلەوەش ڕوبەڕووی زیاتر لە 90 تۆمەتی تاوانکاری بووەتەوە. هەروەها نیکی هەیلی فەرمانڕەوای پێشووی ویلایەتی کارۆلینای باشوور ڕایگەیاند کە ترامپ سیاسێکی زۆر ناپەسەندە لە ئەمریکادا بەو شێوەیەش ناتوانین هەڵبژاردننی گشتی بینەوە. بەڵام ڤیڤیک ڕاماسوامی کە سیاسێکی تازە پێگەشتووە لە ڕاپرسیەکاندا تا دێ زیاتر بەرەو پێشەوە ئەچێت
پشتیوانی لە ترام کرد و پێی وایە باشترین سەرۆکی سەدەی 21ەکە. هەروەها ڕاماسوامی لە پرسی پشتیوانی ئەمریکا بۆ ئۆکرانیا ڕایەکی جیاوازتری هەیە و پێی وایە چین هەڕەشەیەکی گەورەترە بۆ سەر ئەمریکا لە چاو رووسیادا. لە بەرامبەردا چەندین کاندیدی هاوتای نیکی هەیلی کە باڵێزی پێشووی ئەمریکاش بۆ لە نەتەوەی گرتوەکان پشتگیری تون بۆ ئۆکرانیا دەردەبڕێ لە هەمبەر بەرگریکردن لە خۆی لە بەرامبەر رووسیادا. لە پاش دیبەیتەکە پێنج بە ڕۆژنامەنووسانی ڕاگەیان نەدەبوو کەس سەری بسوڕمێت لە دەرکەوتنی بەهێزی ئەو لە دیبەیتەکەدا. من دیارترین بەرگریکارانی بەها کۆنە پارێزیەکان بووم لە ئیدارەکەی ترامپدا. دەزانم کە چۆن شەڕ دەکەم. خۆشحاڵیشم کە لەم شەوەدا ئەو شەڕکردنم پێشکەش کرد. لە بەرامبەردا ڕاماسوامی کە ڕکابەری پێنج بوو لە دیبەیتەکەدا وتوێتی چێژم بینیوە لەو قسانەی کە پێنج جێگری سەرۆکی پێشوو پێی وتووە. مایک پێنس بە جیاوازی ئەزمون ڕوبەڕوون بوویەوە. پێم وایە ئەمە زۆر باشە چونکە بڕواشم وایە کە خەڵکی ئەم وڵاتە بەلایەنەوە گرنگ نییە گەڕانەوە بۆ کەسانێک کە هەندێک دروشمیان لەبەر کردووە ئەوانەی هی ساڵەکانی هەشتاکانە. کۆماریەکان مانجی داهاتوو لە کالیفۆرنیا دیبەیتێکی تر لە نێوان پاڵێوراوەکان بەڕێوە دەبن، بەڵام یەکێ لە کاندیدەکان دەگەڕێتەوە بۆ سەر هەمان سەکۆی هەمان شوێنی ویسکانسس لە مانجی حوتی ساڵی ئایندەدا بۆ بەدەستهێنانی دەنگی حیزبەکەی کە بێتە پاڵێراوی سەرەکی کۆماریەکان بۆ سەرۆکایەتی. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا بۆ راپۆرتی ستیڤن هێرمان لە واشنگتنەوە. ئایا کام لەم هەشت بربژێرە کۆماریەکان بۆ کاندیدی سەرەکی حیزبەکان بۆ هەڵبژاردنەکانی سەرۆکاتی 2024 سەرکەوتوو بوو لە بەدیهێنانی ئامانجی دبەیتەکە کە ڕاکێشانی متمانەی دەنگدەرە. ئایا بۆ سەرۆکی پێشوو دۆناڵد ترامپ کە بە پێی ڕاوەرگرتنەکان لە پێشەنگی کۆماریەکاندایە بۆ بوون بە کاندیدی سەرۆکایەتی یان کۆماریەکان لە دبەیتەکەدا بەشداری نەکرد. بۆ وەڵامدانەوەی ئەم چەند پرسیارە وەکو گوتمان چاوی واشنگتن میوانداری بەرێز کامەران کوردی چالاکوانی کوردی ئەمریکی دانیشتووی شاری ناشڤیل لە ویلایەتی تێنسی دەکاتن. دووبارە زۆر سوپاس کاکەمەران بۆ بەشداری جەنابەت. پرسیاری یەکەمم ئەوەیە بۆ ترامپ ئامادە نەبوو لە دبەیتەکەدا بەشدار بێتن؟ زۆر سپاس بۆ دەرفەتە بەپێی لێدوانەکانی خۆی بێ کە لە هەمان کاتا ڕۆژی چوارشەممە کاتێکە دیبەیتی فاکس نیوز و تەلەڤیزیۆنی فاکس نیوز وەکو خۆتان باستان کرد ئەو لە هەمان کاتا لەگەڵ تەکە کارلسن کە یەکێک لە دیاریترین ڕۆژنامەوانەکانی فاکس نیوز بوو و دیارە هەمووشمان نەزانین دوایی دەرکرا لەلایەن فاکسەوە لە ئێکس یعنی کە بڵین تویتەری پێشوە لەوێ ئەو چاوپێکەوتنەکەیان ڕاستە خۆ بڵاو کردەوە. هۆکارەکەشی بۆ ئەوە گەڕاندەوە کە فاکس نیوز واژووی پێ ئیمزاکردون ئەو واژووی کە ئەبێت دان بە چۆنەڵی ڕازی بوون بەوەی هەچ کەسێ ببێتە ڕکابەری سەرێکی دانی پیابنێن و هۆکارێکی تریشی بۆ ئەوە گەڕانەوە ترامپ خۆی تۆزێک هەندێک ئەتوانین بڵین زۆری جیاتی لەگەڵ میدیا هەیە بە تایبەتی فاکس نیوزی بە نەیاری خۆی زانی لە بەرەی خۆی داینانێت و هۆکارێکی تریش من بۆ ئەوە گەڕێنمەوە ئێمە ئەگەر بیرمان بێ لە ساڵی 1960 کە یەکەم دیبەیتی تەلەڤیزیۆنی سیاسی ڕوئەیە لە بینی نیکسن و کەنەدی ئەتوانین بڵین بە تەوەقعی خۆم بە پێشبینی خۆم لەم سەردەمە سەردەمی چۆنەڵی کۆتایی هاتنی تەلەڤیزیۆن ئەبینین بە هاتنی سوشەل میدیا وەکو ئەو ئەگەر بە ژمارەکانیش ئەو تێڕوانینەی منەکات کە مشتوم و ڕوودبەیتەکان دەرفەتێکە بۆ بەربژارەکان کە خۆیان وەکو باشترین کاندید دیار بکەن کە بە خەڵکە بە دەنگدەر بڵین کە من خۆم هەر کەسێکە هەڵبەتە لەوانە بڵێ من خۆم باشترین کەسم ببم بە سەرۆکتان کەچی یەکێکیان دوان نەبن لەو مشتوم ڕادە لەو دبێتەکەدا نەیانتوانی ڕەخنا لە ترامپ بگرن یان دژی ترامپ ڕاوەستن یانش خۆیان وەکو بەدیری ترامپ بێنە پێشەوە بۆ ڕاستەوە ئەوە بۆ خۆی یەکێکە لەو ڕەخنانی کاتوانی ناوانە خۆیان هەڵبژاردۆ بۆ ڕکابەر بەڵام لەسەر ستەیجەکە توانای بەس ئاسانتنی ڕەخنیان لە ترامپ نییە. هەڵبەتە هۆکارەکەی بۆ گەڕێتەوە ترامپ کەسێکی هەتا ئێستاش لە ناو کۆماریەکانە کەسێکی بەناوبانگ تشگیرێکی زۆری لێکرێ وەکو داتاکان و ژمارەکان پێمانەڵێەوە ئەو بیسەی کە ترامپ هەیەی گرفتەکە لێرێ بە تێگەیشتنی من بیسێکی زۆر لۆیەڵن یعنی چۆنەڵی بەوەفان سەرڕای هەموو ئەو کێشانی کە بۆی دروست کراوە هەموو تۆمەتانەشی ڕوبەڕووی بۆ تۆ یەکەم سەرۆکە لە مێژووی ئەمریکا دووجار ئیمپیچەکرێت زۆرترین لێ کۆڵینۆی لەبارە کراوە 91 تۆمەتی خراوەتە بار 4 جار لە دادگا ینی هیچ سەرۆکی شیوا لە مێژووی ئەمریکا نەمان بینەوە لەگەڵەوەشە ئەم کەسە لایەنگرەکانی ناگۆڕێت ئەوەی ڕاستی بێت من هەر بۆەوەی جەرمۆلەبری ترامپ ڕیکۆردێکی باشی هەیە 4 ساڵ توانوێتی بڵین لە ئەنجامی سەرۆکایەتی و لایەنگری زۆر باشی هەیە لە ناو کۆماریەکانەوە ئەوانیش بەربژێری کۆماریەکانن چۆن نەتوانن دژی ئەو لایەنگرانی خۆیان بۆستنەوە بەڵام لە هەمان کاتیشا دوو کەسیان کریس کریستی و ئاسا هاچسن کە بڵین پارێزگاری ئەرکەنتایە
دەستیان هەڵ نەبڕی کریستی وتی من پەنجەم بەرز کرد و تۆ دوانیان نەتوانین بڵین دژی ترامپ وەستانەوە هیلی نیکیش کە خۆی سەفیری ئەمریکا بوو لە نەتەوەی گرتوەکان و نوێنەری ترامپ بوو لە نەتەوەی گرتوەکان هەر ئەویش بە هەماشەوە قسەی زۆرتون لەسەر ترامپەکە ئەڵێ ترامپ کەسێکی ئاژاوە گێڕا کەسێکە شایستەی سەرۆکایەتی نییە ئێمە ناتوانین بیکەینەوە بە کاندیدی خۆمان ئەویش توندا بەرامبەر بە ترامپ ینی بەو شێوەیە نییە کە بڵین کەسیان توانای ڕەخنەگرتنیان نەبوو چونکە لە پشتەوە لە شوێنی تر ڕەخنەی توندیان لێ ئەگرن لەوە ئەچێ هۆکارێکیشی بۆ ئەوە بێمازانین جەماوەرێکی زۆر کە لەو ژوورە هەیە بە چەپڵە لێدان بێ یا بە فیکە بێ یا هاهوو بێ دەتوانێت چۆنەڵی بەرامبەریان بۆستێتەوە. بەڵێ کاکامران ینی بە شێوەیەکی تریان لایەنێکی تری ئەم بابەتە یان ئەم پرسیارە بەتایبەتیش پرسیار لەسەر لە کاندیدەکان کرا کە ئایا پشتگیری لە ترامپ دەکەن وەک کاندیدی پارتەکەیان پارتی کوماری ئەگەر لە یەکێک لەو دۆسێ تاوانکاریەکانی کە ڕوبەڕووی دەبێتەوە سزا بدرێت یان زیندانی بکرێت 6 لەوانە بە دوودڵی وەڵامیان ئەرێنی بوو پشتیوانی لێ دەکەن بەڵێ من حەزەکەم گوێ لە بۆچوونی جەناب بگرم لەسەر ئەم بابەتە و پرسیارەکەشم هەر ئەمەیە چۆن سیاسەتمەدارێک پشتیوانی لە کەسێکی تاوانبار بکاتن بۆ ئەوەی ببێ بە سەرۆکی ئەمریکا ئەمە شتێکی سیر نییە بەلای جەنابەت وەڵ گرفتەکە لە تێگەیشتنی ئەو دوو لایەنە هەیە مازانین کۆماریەکان و دیموکرات ئەمڕۆ لە کۆمەڵگای ئەمریکا دابەشبوونێکی زۆر قوڵ بەدیەکرێت تەنها بۆ من ترامپی ناگەڕێنەوە بەڵکو لە هاتنی سەرۆک ئۆباماوە ئەو دابەشبوونە زۆر بە جددی بینراوە ئەمەش بۆ خۆی دەرەنجامە نەک ئەوەی بۆ کار بووێت وە گرفتەکە ئەوەیە کۆماریەکان ئەمە پێڵێن ویچ هەنت بۆ تەزانی ABC ئەڵێ ئەمە بۆ نمونە ڕکابەرەکەمان جۆ بایدن دەستگاکانی فیدراڵی بە تایبەتی لە ڕووی یاسایی بەکارەهێنرێت بۆ ئەوەی شوێن ڕکابەرەکەی بکەوێت حتا ئەیشوبهێنن بە رووسیا حتا ترامپ لە زۆربەی قسەکان ئەڵێ ئەمریکا بۆتە وڵاتێکی جیهانی سێ کە بۆ نمونە لە ڕێگەی یاساییەوە تۆمەت بۆ ڕکابەرەکانیان ڕکابەری بڵین سیاسی تۆمەتبار ئەکرێت و ڕێگریان لێەکەن بۆی نەتوانن لە هەڵبژاردنەکانان ڕووبەریان بنەوە کەواتە لێرە تەنها تۆمەت نییە بەڵکو تێگەیشتێکی جیاواسە ڕامەسوانی عەسڵەن کە یەکێکە لەو کەسانە ئەڵێ ئەمانە هەمووی تۆمەتە ئەو خۆی دژی یەکێک لە بڕگەکانی ئەوەیە FBI ئەگەر سەرکەوێت بە سەرۆکایەتی دەستگای فیدراڵی FBI داخات هەروەها IRS داخات ینی ئەو کوڕە زۆر تریش ئەڕوەوەک لەوەی کە ترامپ ڕۆیشتووە لەبەرەوەی ئەوان دەستگایانە بە شێوەیەک لە شێوەکان ئەڵێن بۆتە ئامێرێکی سیاسی بۆ ئەوەی ڕکابەرە سیاسەکانی خۆیان بە پێی یاسا چۆنەڵی کۆتوبەندیان کەن و ڕێگریان بۆ بکەن و وێنەیەکیشیان بشێوێنن و ترامپ بۆ زانیاریشت کاک دەخیل بە پێی راپۆرتێکی واشنگتن پۆستە یەکێکە لەو سەرۆکانەی لە 90 بۆ 5 میدیا بە زۆر نێگەتیڤی لەسەر ترامپ دواون لە ماوەی سەرۆکایەتی ترامپدا بێگومان دەبینین ئێمە لە میدیاکانە ئەو ڕاستیە بەڵام نازام ڕێژەکە بە تایبەتی ینی چەندە بە دروستی بەڵام کاکەمران تۆ حەزت کرد باسی یەکێک لا کاندیدەکان فێڤک ڕاماسوامی بکەیت کە خۆمان دەزانین کاردارێکی خەڵکی ئۆهایۆیە لەو دبیتەدا چەندین جار وەکو چۆن هێرشی کردوتە سەر کاندیدەکانی دیکە بە شێوەیەک لە شێوەکان لەسەر سیاستەکان دەرەوە لەسەر زۆر شتە و هەمان ستایلی ترامپ هەیە وەکو خۆشت باس کرد لە سەرەتای بەرنامەکەدا و چۆن کەپیەکی ترامپە کاتێکە لە 2016 دەرچوو وەکو کاندید تا چەندێک ئەم کاردارە گەنجە دەرفەتی ئەوەی هەیە بگاتە سەر سەکۆی دبیتەکانی داهاتوو بۆ ئەوەندەی کە من سەیری یەکەم و تێگەیشتنیشم بۆی هەیە بەڕاستی زیاترە و تێگەیشتنەی من خوێندنەوەیە کە بۆ حیزبی کۆماریەکان کە لە ساڵی 1856 کە ئەبراهام لینکن دای ئەمەزرێنێ حیزبێکە تایبەتمەندێتێکی زۆر عەجیب و سەیری هەیە هەڵبەتە بۆ من عەجیب نییە لەبەرەوەی زانستی سیاسی کە ئێمە ئەیخەین لەبەرەوەی زیاتر ئەوان بابەتێکی گرنگی یا پایەیەکی گرنگیان بریتە لە ئازادی و هەروەها هەڵی یەکسان بڕەخسێنن بە درێژایی مێژوو کۆماریەکان کە هەمیشە تۆمەتبار کراون بەوەی حیزبێکی ڕەگەزپەرستن بە تایبەتی ئەگەر جۆرج بۆش بە نمونە بێنینەوە ئیداریەکەی زۆرترین خەڵکی کەمە نەتەوایەتیەکان هەرچەنە من هەچ وەکو هاوڵاتی شێمەریشی قەت ناتوانم بە کەسێکی تر بڵێم کەمە نەتەوایەتی کە بەکاری هێنن ماینۆریتی لەبەرەوەی هەمومان هاوڵاتین و هەمومان مافمان هەیە بەرپرسیارەتیشمان هەیە بەڵام ئەگەر سەیری کۆماریەکان بکەیت یەکێک لەو تایبەتمەندیانەی هەیەی بۆ نمونە حیزبی کۆماری لە تەکساس کە ئەدۆزرێتەوە 56 کۆیلە کە ئەو کاتە پیانەوە کۆیلە بەداخەوە ئەفریقان ئەمریکەکان دۆزیویانەتەوە ئەم تایبەتمەندیەتی ئەبینین کە توانای ئەوەی کە پێڵن دروستکردنی سەرکردەی جیاوازیان هەیە ترامپ یەکێک بوو لەو سەرکردانەی زۆرترین دەنگی کەمینەکان بردۆتەوە کە بۆ نمونە ئیسپانیەکانە لەگەڵ پێڵن ئیسپانیەکان لاتینەکان و ڕەشپێستەکانە بە تێڕوانینی خۆم لەبەروی وێنە زۆر گرنگە لە میدیایە ئەو کوڕە ڕامەسوامی
توانایەکی زۆر باشی قسەکردنی هەیە و دژی ئیستابلیشمنتە ئەوەی کە لە واشنگتن ئەیڵین و هەروەها چۆنەڵی خەڵکەڵەیە کۆپیەکی ئۆبامای دیموکراتەکانە لە ناو کۆماریەکانە و هەروەها خەڵکێکی تریش هەندێکی تر تێڕوانینەکانیان ئەوەیە وەکو ترامپ وایە بە دیلێکی کۆپی ترامپە لە کاتێکە سەرەتای دەرچوونی بوو لە 2016 ئەکا کامەران بابینە سەر بابەتی سیاستەکانی دەرەوە چەندێک لە بربژێرەکان وەکو مایک پەنس جێگری سەرۆکی پێشوو نیکی هێڵی نوێنەری پێشووی ئەمریکا لە نەتەوەیەک گرتووەکان کریس کریستی فەرمانڕەوای پێشووی ویلایەتی نیوجەرسی کە شارەزاییان هەیە لە بواری سیاستەکانی دەرەوە کەچی زۆربەی ئەوانی دیکە بە قسەی خۆیان شارەزایی پێویستیان نییە لەو بوارەدا لە سیاستەکانی دەرەوەدا تۆ هەست نەکرد لە دوبەیتەکەدا لایەنی لاوازی مشتومڕەکە بوو لە بابەتی دەرەوە زیاتر بەڕاستی یۆکرانیا و چاینەمان بیست تەنها ئارەوانە بوو بەڵێ بۆیە من باسی بەداخۆمەدەوەری خۆمان لە ناوەڕاستی ڕۆژهەڵاتین هیچ شتێکمان لە دیدی عێراق و ناوچەیەوە نەبینی بەڵام دیاریشە لە ناو بەهۆی هەواڵەکان و بەهۆی ئەوەی سیاسەتی دەرەوە ئەمڕۆ شەڕێک یەقەی بڵین رووسیا و یوکرانیای گرتووەوە بابەتی زۆربەی میدیاکانە و سیاسەتیش بەشێکی ڕنگدانەوەی کە لە ناو میدیا و کۆمەلگایەکی ڕۆیە و هەروەها سینیش کاریگەریی زۆری هەیە بە تایبەتی مەترسی تایوان ئەگەر سین هێرش بکاتە سەر تایوان بۆ شێوەی رووسیا کردوێتە یوکراین تەڵان دیدەکان جیاواز بوون هەر لێرەشا ڕامەسوای دیدێکی جیاوازی هەبوو بەڵام مایک پێنس و زۆربەی ئەوانی تر لەگەڵ ئەوەیە بوون کە بۆ نمونە پرسیار کرا ئایا ئێوە لەگەڵەوەن پشگیری هاوکاری یۆکراین بکرێت زۆربیان بەبێ سلیمینەوە وتیان بەڵێ لەبەرەوەی مایک پێنس پاساوی ئەوە بوو من نامێ ڕۆڵەکانی ئەمریشی بنێرم بۆ جەنگێک بۆ نمونە لە دەرەوەی وڵات بێ بەڵکو لە ڕێگەی یوکرانیاوە ئێمە ئەو جەنگەکەینەوە ڕوبەڕووی رووسیا بین لەویان ڕامەسوای جوان جوابیە وتی منیش نامەوێت بۆ نمونە ئێمە هاوکاریەکانمان یا سوپاکانمان بەرگری لە بۆردەر لە سنووری و دەوڵەتێک و شوێنێکی تر بکە لە کاتێکا سنوورەکانی خۆمان پارێزگارن پارێزراونیە لەوێ خەڵکی زۆر بەڕاستی چەپ لە ڕێزانیان بوو مەبەستی پەنابەران بوو مەبەستی چی بوو کاکەمەرن ئەوەی کە سنوورەکانی ئەمریکا پارێزراو نەبن بەڵێ ئەگەر سیر بکەین لە سەردەمی هاتنی بایدنەوە بۆ نمونە مانگی دوی ئەم ساڵ 200,000 کەس پەڕیوەتەوە لە سنوورەکانەوە هەموو کەسێک ئەزانێت بۆ نمونە سنوورەکانی لای مەکسیک بە تایبەتی لەو شوێنە لە تەکساس و زۆربەی ویلایەتانەی کە سنووریان بێوەیە خەڵکێکی زۆر هاتوونەتە ژوورەوە هەڵبەتە ترامپ شتەکە زیاتر گەورە ئەکاڵ ئێمە خەڵکی تیرۆریستی تایە هەر بۆ نمونە من خۆم لەم شارەی کە ئەجیم خەڵکێکی زۆری بۆ نمونە کوردی باکوور هاتوونەتە ئێرە خەڵکێکی زۆر من وەکو کەسێکی پەنابەر لەگەڵەوە هەمیشە خەڵکی پەنابەر بێتە ئەمریکا لەبەروی ئەمریکا وڵاتێکە بەڕاستی لەسەر ڕۆحیەتی یا سروشتی پەنابەری دروستوە بەڵام تەنها جیاوازیەکە ئەوەیە تۆ ناتوانانی بە یاسا شکێنی بیتەوە چونکە ئێرە وڵات یاسا گرنگە هەمووشمان لە بەردەم یاسای یەکسانی گرنگەوێت تۆ بە ڕێگایشی یاسایی بێ لە جیاتیۆی بە ڕێگایشی نایاسایی بیتە ژوورەوە تەنها کۆماریەکان تێبینیان لەسەر کە بۆ نمونە ئەبێت ئێمە کانمان پارێزراو بێت و تەنها پەنابەریش نییە کاک دەخیل لە بەرەوەی مادەی هۆشبەریش خۆتەزانی لەوێەوە بۆ نمونە ئەوەی درەک لۆردەکان کاریگەریکی زۆر خراپیان هەیە مادەی هۆشبەر نەوە ناو ئەمریکا ینی بابەتەکە تەنها پەنابەر نییە بکاکەمەرە بابینە بابەتی ناوخۆی هەڵبەت ئێمە خۆمان دەزانین ئابووری لە هەموو هەڵبژاندنەکاندا بابەتی یەکەمە بەڕای تۆ چ بابەتێکی دیکە پەنابەری نایاسایی وەکو گوتمان بیمەی تەندروستی پەروەەردە لە باربردننی مناڵ کنترۆلی چەک ئەبێ بە بابەتی بڕیاردە لە هەڵبژاندنەکانی 2024 کە کۆماریەکان بتوانن بە قازانجی خۆیان یەکلایی بکەنەوە لە بابەتی ناوخۆی وەکو بەڕێزی ئاماژەت پێیا زۆربەی دەنگدەران بۆ نمونە لایەنی ئابووری لە برێمە وڵاتێکی سەرمایه‌دارین و ئابووری سیارەکە بێجگەلەوە بابەتی دیکە کە بتوانێت بڕیار دەربێ بابەتی تر لەوانە بۆ نمونە بۆ کۆماریەکانەگەر لە دیدی کۆماریەکان و دیموکراتەکانیش بە خێرایی باسەکەم کۆماریەکانەوەی کە پێڵێن critical theory ئەوەی کە لە قوتابخانەکان شتێکە گوزەری ئەڵێن بۆ نمونە چەپەکان کۆنتترۆلی قوتابخانەکان و منهەجی خوێندنیان کردووە لە ڕێگەی ئەوەی کە بۆ نمونە ئەمریکا بە وڵاتێکی ڕەگەزپەرز ناوازە ئەکەند و هەندێک بابەتی تریش هەیە بابەتی بڵێنەوەی کە بڵین هاوڕەگەزخوازەکان و ترانسجێندەر ئەمانە بابەتێکن ئەچنە بابەتی هەم سۆشیالەوە کۆمەڵایەتیەوە هەم بابەتی ڕیلیجیشەوە ئاینیشەوە وەکو گوتم کاتێکم زۆر کورتە کاکەمران حەزەکەم بچمە بابەتی دیکە ئەویش بە کورتی باسی ئەوە بکەین بەکارهێنانی وێنەی دانالد ترامپ هی کە پێدڕێن وێنەی داوارن بارکردنەکەی کە چۆن لەسەر تیشێرت و کڵاو چاپ کراوە و بۆ
پارە کۆکردنەوە بەکارهێنراوە کە زۆرێک بەگاڵتەیان وەرگرت بوو. تۆ چۆن ئەم بابەتە دەبینی چونکە راپۆرتێکم هەیە دوای قسەکان جەنابەت دەچینە ئەو راپۆرتە لەم بارەوە. من وای بینم بەڕاستی زۆرجار لە سیاسەتا مسکالکولیشن هەیە ئەوەی کە هەڵەی ژمێریاری هەیە تۆ زۆرجار کارێکەکەی بۆ نمونەوە هەستەکەی کاردانەوەکەی بەدەستکەوت بۆ تۆ حسابە بێ بەڵام بە پێچەوانەوە لەلایەن بە تایبەتی لەم حاڵەتەی مەقشاتەکەی ترامپ لایەنگرەکانی لەوانەیە بە گەورەترین شانازی بزانن چونکە ئەڵێنەوە ئەو کەسەیە کە شەڕ بۆ ئێماکات چونکە ترامپ لە زۆربەی وتارەکان یا زیرەکانە ئەڵێن ئەوان نان بۆ من بەڵکو بۆ ئێوەیەن من لە بری ئێوە شەڕەکەم و من لە بری ئێوە دادگای یەکرێن بۆیە لەلایەن ئەوانەوە لە جیاتیوی شەرمەزاری بێت وە کۆڵێن سەلیبریشنە بۆ نمونەوان شانازی پێوەکەن بەڵام لەلایەن ڕەکەبەرەکانیەوە بە هەمان شێوە شتێکە بۆ نموناڵێنە هاوە ئەخیرەن ئێمە سجمان کرد و کردمانە زیندانە و شەرمەزارمان کرد یعنی بەو شێوەیە پێوترە پرسەپشن ئەوەیە کە لە مشکی ئەو کەسانەیە چۆن لێکدانەوەی بۆ کرێ شێوایەزێکە لە شیکاری بەڕای منیش بەڕاتی من لەوانەیە لە مەسلحەتی ترامپ بشکێتەوە ئەو وێنەی ئیمپیچەکانە نەیانتوانی ترامپ بێدەنکەن لە 4 ترایڵە نەیانتوانی زیندانی بکەن بە هەمان شێوە هەستەکەمە هەنگاوانەش هەر بە هەر بەردەوام من لە دیدارەکانە ترامپ دیاردەیەک پڕ زەحمەدە بتوانین بە ئاسانی نەجاتمان پێلەی بێگومان لە قازانجی ئەو بوو چونکە تا ئێستا دەوترێکە زیاتر لە 7 ملیۆن دلار کۆکراوەتەوە لە فرۆشتنی ئەو وێنەیە. سپاس کامەران کوردی چالاکوانی کوردی ئەمریکی دانیشتووە و شاری ناشڤیل لە ویلایەتی تێنیسی زۆر سپاسی جەناب دەکەم. بەڵێ ڕاستە وێنەیە تاوانبارکردنی سەرۆکی بەرێ دۆناڵد ترامپ یەک و لە 15 مەها وی خۆڕادەستی گرتیگەها دەڤەرە ڤۆڵتن یا ویلایەتە جۆرجیا کری هاتی کشاندن ji aliyê kampêna wî ve ji bo komkirina dravî hat bikarînan û li gora hinek jêderan di 5 rojên yekê de ji çapkirina wêneyî wî li ser tîşert û kulavan kampêna Trump şiya pêtir ji 7 milyon dolaran bide serhev. Ji bilî wê jî firoştgeheka Kalîforniya jî ew tîşert û kulavên wêneyên Trump li ser hatîn çapkirin li tanişt yên xelkên diyên navdar jî danîne. Mejûr afrabert heye. Ev firûjgeha UQ ye li taxa Los Feliz bajarê Los Angelesê. Xudanên wê wêneyên serokê berê Donald Trumpê tawanbarkirinê ku li girtîgeha navçeya Fulton hatî kişandin li ser tîşertan çapkiriye û difirûşin. Wan dest bi çapkirina wêneya Trump kir bi 24 demijmêran piştî hatî girtin. Ez bawer dikim ev bazareke pir klasîk e li vî welatî. Ez bawer nakim Trump bi xwe ji vê yekê aciz be. Ji ber got ew Trump e, ew her tiştî difiroşe. Wê çima ne tîşirtek be? Wêne ji aliyê dadgeha navçeya Fulton ve li ser dezgehê ragihandinê hate belavkirin. Wêneyên tawanbarkirinekê ku ji hêla dadgehên federaliyên Amerîka ve têne kişandin û digehne destê her kesekê. دقیقەیە wêne daketî min zanîbû ku çapxaneyên wêneyên ser tîşêrtan dê jêra dîn bibin ji ber ku ew mîna pêkenîna ye. Wêneyên tawanbarkirinê yên Trump û alîkarê wî Rudy Giuliani niha li ser tîşertan li dukanan hela wîstîne birex wêneyên heman şêweyên navdarên wekû stranbêj Mina Prince û David Bowie û Jim Fonda ya ekter. Firûjgeha UQ Peter Morka liberalizmê pê vediyar lê tîşertên ku wêneyên Trump li ser baş lê nahêne firûtin. Renge niha ji ber ku wêneya tawanbarkirinê ye çîrokek cuda be. Ew weke taqîkirineka saykolojî ye. Niha pisyar ew e xelkê divê tîşertên wêneyên Trump û Giuliani li ser li xwe bikin? Ez ê li xwe kim erê ev pêkemîn e. Mîna tevahiya sînaryoya siyasetê li Amerîka di vê qonaxê de komîdî ye. Ew balkêş e. Her bangeşeyek bi her şêweyî reklameke baş e. Ji ber vê yekê ez naxwazim beşdarî bangeşeyê ji vî kesî re bikim. Ez ji wî kesî hez nakim. Ez bawer dikim ku ew nûneretiya gelek tiştên xirab di çanda mirovan de dike. Wasa diyare kampêna serokê berê Donald Trump vî wêneyê tawanbarkirinê li ser tîşert û komên serî bikartîne ji bo komkirina pereyan ji bo têçûna hewlên helbijardina. Bitinê li roja Eyniya Borî li wilayeta Georgia jî bitinê ew tîşert bi zêtirî ji 4 milyon dolaran
هات فروتن پرانی هەلبەت لەسەر ئۆنلاین بوون و کەمپێنا هەڵبژاتنا ترامپ بخوا لەسەر دانی بوو بێگومان نە هەر کەسێک و ئەو تیشێت کڕی دخوازە پرۆپاگەندەی ji ترامپ ڕات بکە بەلکو هەنە ji بۆ حەنەک و تەنازەیان وان تیشێتان لەبەرخوا بکەن ئەڤە ئەمریکایە و ڕۆژانە ئەم تشتین سەیر و سەمەرە دبینن هەتا بەرنامابەیە چاوی واشنتن دەخیلی شەمۆ هیڤیا دەمێن خۆش ژوەڕە دکە و چاوێ خودێ لوەبە